ئەم کاتان باش هاوڕێیان بەخێر بێن بۆ چانێڵی Learn and Explore. ڤیدیۆ ئەمڕۆمان چیرۆکێکمان بۆ ئامادە کردوون کە خۆمان نەمان نووسیەوە چیرۆکە، بەڵکو لە یەکێک لە ماڵپەڕەکانی ئینتەرنێت وەرمان گرتووە ئەیخوێنینەوە ئێستا و دواتر هەموو شەکانی دێر بە دێڕەکەین بە کوردی. بەو هیوام تا کۆتایی ڤیدیۆکە لەگەڵمان من و سوود و چێژی لێوەربگرن. A 24-year-old boy seeing out from the train's window shouted, "Dad, look! The trees are going behind!" Dad smiled and a young couple sitting nearby looked at the 24-year-old's childish behavior with pity. Suddenly, he again exclaimed, "Dad, look! The clouds are running with us!" The couple couldn't resist and said to the old man, "Why don't you take your son to a good doctor?" The old man smiled and said, "I did, and we are just coming from the hospital. My son was blind from birth. He just got his eyes today." Every single person on the planet has a story. Don't judge people before you truly know them. The truth might surprise you. ئێستا شۆکە قسانی کە کردمان ڕوونیەکەینەوە ئەو شانی کە گرنگن هەمویانەکەین بە کوردی و ئەگەر وشەیەکیش لە لای هەر کەسێکتان تازەیان جوان بە جوانی لیتە نەگەشتن ئەتوانن پرسیارمان لێ بکەن لە کۆمنتە و ئەو شانش کە تازن وەلاتانەوە لە ڕستەیەکی نوێ هەڵبن خۆتان لای خۆتان تۆماری بکەن بەڵام با هەر وشەکە بە تەنیانەوێ بەڵکو لە ڕستەیەکی نوێ بێت. ئێستاش ئەوەی کە باسمان کرد ئەیکەین بە کوردی. A 24-year-old boy seen out from the train's window shouted. کوڕێک کە تەمەنی 24 ساڵە a 24-year-old boy واتە کوڕێکی تەمەن 24 ساڵ لە ناو قیتارێکا بوون سەیری دەرەوەیانە کرد و دواتر هاواری کرد. Dad, واتە باوکە, look, سیرکە, the trees are going behind. دارەکان لە دوامانەوە بە دوامانەوەیەن یان خود دارەکانیش لەگەڵمان ئەڕۆن. ئەمە بە شێوازێکی سەرسوڕوانەوە مەیوت یعنی بە شێوازێک بووە کە مەبەستی لەوە بوو کە قیتارەکە ڕۆشتووە دارەکان لە شوێنی خۆیان بوون ئەوان جیان هێشتووە مەبەستی لەوە بووە کە یعنی دارەکانیان جێ هێشتووە ئەمەش وەکو شتێکی سەرسوڕوان بوو بووی. دواتر وتی دواتر ئەڵێت Dad smiled and a young couple sitting nearby looked at the 24-year-old's childish behavior with pity. Suddenly he again exclaimed, Dad لێرەدا واتای باوکی هەیە و شەیەکی تریش هەیە کە father هەمان واتای باوکی هەیە بەڵام لێرەدا dad بەکارهاتوو چونکە ئەمە وشەیەکی زیاتر بەکارهێنرێت و کەمێک بازاڕێە و خەڵک زیاتر بەکارهێنێت. Dad smiled واتە باوکەکە زەردەخەنەیەکی کرد and a young couple sitting nearby و young couple واتە ژنوپیاوێکی گەنج couple واتە ژنوپیاو بۆ ئەو مەبەستە زیاتر بەکارهێنرێت بۆ مەبەستێکی دیگەش بەکارهێنرێت بۆ نمونە هەر کچ و کوڕێکە بەیەکەوەن ئەوە مانای couple ئەتوانێت بەکاربێنرێت بۆن. لێرەدا ئەڵێت a young couple sitting nearby واتە ژنوپیاوێکی گەنج کە لە تەنیشتیانەوە دانیشت بوون. sitting واتە دانیشتن و nearby واتە تەنیشت لە نزیکیان. Looked at the 24-year-old's childish behavior. سەیری ڕەفتارە مناڵانەکەی ئەم کوڕە تەمەن 24 ساڵەیانە کرد. childish واتە مناڵانە و behavior واتە ڕەفتار. childish behavior واتە ڕەفتاری مناڵانە. with pity یعنی سەیری ئەم ڕەفتارەیان کرد بە بەزەیانەوە سەیران کرد. pity واتە بەزەیانە. Suddenly he again exclaimed. لە ناکاو هەم ئەم کوڕە هەر لە خۆیەوە هاواری کردەوە. Suddenly واتە لە ناکاو and exclaimish واتە هاواری کرد. ئەتوانی بڵین exclaim هەمان مانای شاوتی هەیە. دواتریش وتیەوە Dad, look, the clouds are running with us. اینجا وتی Dad واتە باوکە look سیرکە the clouds هەورەکان are running with us لەگەڵمانە ڕاکەن. run بە مانای ڕاکردنێت. دواتر ئەڵێت the couple couldn't resist and said to the old man. The couple واتە ژنوپیاوەکە couldn't resist نه تحملیان نەکرد یعنی تحملیان نەکرد and said to the old man بە پیاوەپیرەکەیان وت Why don't you take your son to a good doctor? Why don't you بۆچی take your son to a good doctor بۆچی کوڕەکە نابێت بۆ لای دکتۆرێکی باش وایان زانی ئەم کوڕە تەواو نییە تروتیان پێیان بە پیاوەکەیان وت بۆچی نابێت بۆ لای دکتۆرێکی باش. Son واتە کوڕ daughter واتە کچ یعنی بۆ منە son یەکێک کوڕێکی هەیەڵێ I have a son یەکێکیش کچێکی هەیەڵێ I have a daughter. دواتر پیاوە پیرەکە زەردەخەنەیەکی کردەوە وتی واتە the old man smiled and said
ئەمە مانایەوەیە کە پیاوە پیرەکە زەردەخەنەیەکی کرد و وتی I did, and we're just coming from the hospital. My son was blind from birth. He just got his eyes today. I did واتە منەوەم کرد یعنی مەوەستی لەوەیە کە بردوێتی بۆ لای دکتۆرێکی باش و هەر ئەشڵێت we are just coming from the hospital ئێمە ئێستا لە نەخۆشخانەوەیینەوە. My son was blind from birth. کوڕەکەم نابینا بوو لەو کاتێکە لەدایک بوو واتە هەر ئەو وەختێکە لەدایک بووە نابینا بووە. He just got his eyes today. ئەمڕۆ چاوەکانی بۆ گەڕاوەتەوە واتە لە نەخۆشخانە بوون چارەسەری بۆ کراو ئێستا چاویە بینێت واتە پێشتر هیچی نەبینیەوە هەر لەبەر ئەوەش بووە کە لە ناو قتارەکەی ئاوتی درەختەکان جێ هێڵین و هەورەکانیش لەگەڵمان ڕاکەن. پێشترم کوڕن نابینا بوو بۆیە کە ئێستا شتان نبینێت زۆر بەلایەوە سەیرە بۆیە ئەم قسەیەشی کرد کە وتی هەورەکان لەگەڵمان ڕاکەن و درەختەکانیش بەرەو دواوە ئەڕۆن هەر لەبەر ئەمە بوو کە ئەم قسانی کرد لەبەری کە کەسێک شتێکی نەبینی بێت یەکەم جاری ببینێ عین جۆرە سەرسوڕمانێکی پێوە دیارە بەرامبەر بە ئەو شتە. دواتر ئەڵێت every single person on the planet has a story واتە هەموو کەسێک هەموو تاکێک لە ئێمە لەسەر ئەم زەویەدا چیرۆکێکی تایبەتی خۆی هەیە. on the planet واتە لەسەر ئەم هەسارەیە planet واتە هەسارە storyش واتە چیرۆک. Don't judge people before you truly know them. Don't judge people واتە خەڵک هەڵمەسەنگێن یاخۆت حکم لەسەر کەس مەیە before you truly know them هەتاوەکو بەڕاستی و کەسە نەزانی بزانی مە کێ و کێ نیە هەر لە خۆتەوە یعنی خەڵک سەر بڕیار لەسەر شتەکان نیت واتار کە یەکەم جارتە کەسێکە بینی شتێکی سەیری تایە یەکسەر بڕیاری لەسەر نیت لەبەر ئەم هۆکارە the truth might surprise you لەبەری لەوانەیە ڕاستیەکە سەرت بسۆڕمێنێ لەوانەیە شتێک بێت کە تۆ نەزانی هۆکاری کەسێک کردارێکە نەزانی هۆکارەکەی چییە دوای ڕاستەکە بۆ دەربکەوێت سەرتە سوڕمێ ینی هۆکارەکەی ئەوەنە تایبەتە. بەم شێوەیەش گەشتینە کۆتایی ڤیدیۆی ئەمڕۆمان بۆ هیوام سوودتان لێوەرگرت بێت چێژێکتان لێوەرگرت بێت ئینشاءالله بەردەوام بین لە بڵاوکردنەوەی ڤیدیۆ هیوادارم پێشنیار و ڕەخنەکانتان لە کۆمنت بۆمان بنووسن لەبەرەوەی چانەڵەکەمان بۆ خزمەتی ئێوەیە بە شێوازێکیش بەردەوامی پێبین کە ڤیدیۆکانی داهاتوومان بە شێوازێک بێت ئێوە ئارزووی بکەن. ئێستاش جارێکی گوێبیستی چیرۆکەکە بینەوە بۆ هیوام سوودتان لێوەرگرت بێ و بۆ هیوام کە سەبسکرایبی چانەڵەکە بکەن و ڤیدیۆکە بڵاو بکەنەوە بۆی زۆرترین کە سوودی لێوەربگرێت. A 24-year-old boy seeing out from the train's window shouted, "Dad, look! The trees are going behind!" Dad smiled and a young couple sitting nearby looked at the 24-year-old's childish behavior with pity. Suddenly, he again exclaimed, "Dad, look! The clouds are running with us!" The couple couldn't resist and said to the old man, "Why don't you take your son to a good doctor?" The old man smiled and said, "I did, and we are just coming from the hospital. My son was blind from birth. He just got his eyes today." Every single person on the planet has a story. Don't judge people before you truly know them. The truth might surprise you.